پارێزەران و سەندیکای پارێزەران وەک زۆربەی ڕێکخراو و سەندیکات تایبەتمەندەکانی تری هەرێمی کوردستان لە کاروبارەکانیان گیرۆدەی دەستوەردانی حیزبە دەسەڵاتدارەکانن. سەندیکای پارێزەران زیاتر لە 4 ساڵە ماوەی یاسایەکەی بەسەر چووە. بەپێی یاسا پێویستە سەندیکای پارێزەران 3 ساڵ جارێک کۆنگرە ببەستێت و هەڵبژاردن ئەنجام دات، بەڵام بەهۆی ناکۆکی لە دابەشکاری پۆستەکان و ململانەی حزبی نەتوانراوە کۆنگرەی سەندیکای پارێزەران ئەنجام بدرێت. دیارکردنی کاتی هەڵبژاردن و شێوازی هەڵبژاردن لەدەست کۆنگرێ لەدەست ئێمە نییە وەکو ئەنجومەنی سەندیکا، بۆیە ئەوان کاتی خۆی کاتێکی دیاریکراویان دانا کە هەڵبژاردن بکرێ، بەڵام دواتر مە هەموو تەحزیراتێکمان کرد لەبەر هۆکاری دەرەوەی زیاتر کە پەیوەند بە ئێمەوە نەبوو، ڕەنگە ڕێککەوتنی حزبەکان بوو، ڕەنگە شتی تر بوو، نازانم بەدڵنیایەوە ئەو پارەی لە پارێزانان وەردەگیرێ لە لایمەوە بۆ تازەکردنەوەی ناسنامە ساڵانە 7,000 بۆ معلوماتتان. پارێکی تر هەیە وەردەگیرێ کە بۆ با بڵێن لە سندوقی خانەنشینی پارێزەرانە ساڵانە پارێزەر دەبی مەبلەغێک پارە بدا. پارێزەرێک باز لەوە دەکات لە ئێستادا ئەو سەندیکایە بە شێوەیەکی نایەسایی کارەکانی ڕای دەکات. دەشڵێت سەندیکای پارێزەران دەبێت پارێزەر یاسا بێت، کەچی پارێزەران ئەرکەکانیان لەسەر جێبەجێ دەکرێت، بەڵام لە پێدانی مافەکانیان جیاوازی لە نێوان پارێزەران دەکرێت. لە ماوەی ڕابردوو چەند جارێک وادە دیاری کرا بۆی کۆنگرەی یاسایی و ئاسایی سەندیکای پارێزەران ئەنجام درێت، بەڵام بەهۆی ناکۆکەکانی هەرتوو پارتی دەسەڵاتدار بۆ چەند جارێک دواخرا. ئێستا ئەم سەندیکایە بە شێوەیەکی نایاسایی درێژە بە کارەکانی خۆی دەداتن. ئێمە سەندیکای پارێزەران یاسای تایبەت بە خۆمان هەیە کە ماف و ئەرکەکانی پارێزەران دیاری دەکات، بەڵام بەداخەوە دەبینین کە لە دادگاکان زۆر جار بەهۆی تەدەخڵاتی سیاسی کەیسەکان پێچەوانە دەکرێتەوە یاخود تەداخڵات دەکرێت، کاریگەری لەسەر ئەنجامەکان دروست دەکرێت. بەشێک لە پارێزەران گلەی لەوەیان هەیە کە سەندیکا لە پێدانی ئیمتیازی مادی بەوانەی بنمونە نەخۆشن یاخود هاوسەرگیری دەکەن، باز لەوە دەکرێت کە جیاوازیەک و نایەکسانیەک هەیە لە نێوان پارێزەران. سەندیکای پارێزەرانی کوردستان بە پڕداهاترین سەندیکادا دەنرێت. لە هەمان کاتدا خاوەنی نزیکەی 15,000 ئەندامە. پارێزەران لە هەرێمی کوردستان بەپێی یاسا پارێزبەندیان هەیە، بەڵام بە وتەی خۆیان زۆر جار ئەو پارێزبەندی هەیەە لەلایەن حکوومەتەوە پێشە دەکرێت و پارێزەران دەستگیر دەکرێن و تۆمەتی جیاوازیان دەخرێنە پاڵ. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.